بچینە لای ئیسماعیل عوسمان ڕەنگە لە چۆمان و ئەو ناوچەیە هێوی ئێستا جمەی بێ لە گەشتیار. ئیسماعیل سڵاوت لێ بێت. ئیسماعیل عوسمان یەکێکە لەو پامنێرانی کە بەردەوام چالاکە لە بەرنامەکەماندا زانین چالاکی خەڵک و هەروەها فرۆشیاران و خاوەنکار و گەشتیارانی چۆنە لایەوە. بەڵێ هاوکار هێوی بیانیتان با جەژنی بینەرانی کورسات نیوز پیرۆز بێت. بەڵێ بێگومان باڵەکایەت یەکێکە لەو شوێنانەیە کە بەدەر لەوەی کە لە بۆنە و ئاهەنگ و تەنانەت جێژنەکانیشدا ناوچەکە جمەی دێ لە گەشتیاران بەو هۆی لەباری کەش و هەوای ناوچەکە بەردەوام گەشتیارێکی زۆر دێتە ئەو ناوچەیە. ئێستا لە یەکەم و دووەم ڕۆژی جەژنیش ئەو ناوچەیە تەواوی شوێنە گەشتیارەکان پڕ بووە لە گەشتیار، تەنانەت بە پێ و ئامارانی لایەن گەشت و گوزاری چۆمان، سۆران، ڕەواندوست ناوچەکە هەیە. دە ڕۆژ پێش هاتنی ئەو جەژنێت تەواوی شوێنە گەشتیارەکان لە هۆتێل، مۆتێل، شوێنی گەشتیاری کەپر و سەیرانگاکانیش پڕ بووە لە گەشتیارمێن. تاوە گفتوگۆەکەم لەگەڵ بەرپرسی یان بەڕێوەبەری ڕاگەیاندنی و بەرپرسی گەشت و گوزاری چۆمان کایە لە چۆمان گەشتیاران بە تایبەتی لەو جەژنە چۆن هاتوونە. بەڕێز هەڵگۆرد محەممەد بەرپرسی گەشت و گوزاری چۆمانم لەگەڵ کاک هەڵگۆرد بیانیت باش ئەگەر بێ لای من بیانی باش بەخێر بێن. کاگۆرد ئێمە ئەزانین باڵەکایەتی یەکێکە لەو ناوچانەی کە شوێنێکی لەبارە بۆ لایەنی گەشتیاری لەو جەژنە هاتوچۆی گەشتیاری یان هاتنی گەشتیاران لە چڕاتەیە. ئەم ساڵ بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە خوار و ناوڕاستی عێراق و لە شارەکانی تری هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆری گەشتیار ڕووی لە باڵەکایەتی کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئێمە دە ڕۆژ پێش جەژن زۆربەی شوێنە گەشتیاریەکان مەعجزات کراوە، هەمووی لەلایەن گەشتیارەوە گراوە. دەتوانین بڵێن لە ڕۆژان مەسەن لە ڕۆژانی پێشجەژن و لە ڕۆژانی جەژن زیاتر لە 5,000 گەشتیار لە باڵەکاتی دەمێنێتەوە. پێشبینیش دەکەین زیاتر ئەو ڕێژێ زۆر زیاتر بکە لە ڕۆژانی داهاتوودا. کۆی ئەو ماوەی کە پێشجەژن و دوای جەژن بڵێن ئەو هەفتەیە پێدەچێت زیاتر لە 50,000 گەشتیار ڕوو لە باڵەکاتی بکە. بە تایبەتی ئێستا کە بڵێن لە جەژندا خەڵک زیاتر دێ بۆ ئەو ناوچەیە پێش هاتنی جەژنیش هاتنی گەشتیاران بە بەراو لەگەڵ 2 ساڵی ڕابردوو چوون بە تایبەتی کە ئێستا ئەبینین بەداخەوە کۆڕۆنا بەرەو بەرزبوونەوە ئەڕوات. بەڵێ ساڵی ڕابردووش کۆڕۆنا کارگیریشی خراپی هەبوو لەسەر کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە ناوچەی ئێمەش. بەڵام ئەو ساڵیش بەداخەوە دووبارە کۆڕۆنا سەری هەڵداوتەوە. بەڵام تاکو ئێستا شوێنە گەشتیاریەکان کراونەوە و بەشێک لە پرۆژە گەشتیاریەکانیش پابەندی ڕێنمایەکانی تەندروستین. ئێمە لە باڵەکایەتی زیاتر لە 30 پرۆژەی گەشتیاریمان هەیە کە هەفت پرۆژەمان هەیە کە گوند و هەوارگەی گەشتیاری گوند و کۆمەڵگای گەشتیارین کە دەتوانین بڵێن زیاتر لە 200 بێلاو مۆتێلی گەشتیاری وە زیاتر لە سەروی 600 کەپری گەشتیاریمان هەیە. چەندین شوێنی هاوینێواری گەشتیاریمان ئەو شوێنانە هەمووی پڕ بووە لە گەشتیار. هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە بوونی بەفرە لە ناوچەکەمان وە بوونی ئاوی سازگار و کەشوهایەکی لەباری کەرتی گەشت و گوزارە بوونی بنەما سروشتەکانی گەشت و گوزار لە ناوچەکەمان. ئەبینین لەگەڵ هاتنی زۆری گەشتیار و قەڵەباڵغی لە ناوچەکان زۆر جار نرخی شوێنە گەشتیاریەکان یان لە بازار نرخی شتومەک بەرزە بێتەوە. توانیتان لە ڕێگای یەکە ئیداری ناوچەکە یان لە لیژنەکانی قایم قامیت ڕێگر بگرن لەو هۆکار؟ بەدڵ ناوێ ئێمە ساڵانە لە ڕێی تیمەکانی گەشت و گوزار و لیژنەی ئابوووریەوە چاودێری شوێنە گەشتیاریەکانێک و نرخیان بۆ دیاری دەکەین. ئەم ساڵش بە هەمان شێوە تیمەکانمان لە ڕۆژانی جەژنوە لە ڕپێش ڕۆژانی جەژنیش سەردانی شوێنە گەشتیاریەکانەکەن لە بوونی زیادکردنی نرخە لۆی گەشتیاران نرخی زیاتریان لێوەرنەژیرێ بەراورد بە ساڵانی ڕابردویان بەراورد بە پێش جەژن و تیمەکانی گەشت و گوزار و تیمەکانی بەرگری شارستان لێرەوە دەستخۆشیان لێ ئەەکەین کە هاوکارمانن لە پاراستنی ژیانی گەشتیاران لە داڕمانی بەفر و ئاگادارکردنەوە لە ئەو ڕووبارانێک کە ترسناکن ساڵانی ڕابردوو کە بینیمان گەشتیاران لە ڕووبارەکان تووشی کارەساتی نەخوازراوە بوون. ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێشی و هێزە ئەمنیەکانیش هاوکارمانن و لایەنی لیژنەی ئابووریش زۆر باش هاوکارمان لە مەسەلەی نرخی بازار و شوێنە گەشتیاریەکان لەگەڵ تیمەکانی گەشت و گوزار هەمانجی باشمان. ئێمە بە پێ بەدواداچوونەکان بەشێکی زۆری گەشتیاران تەنانەت هەر لە دەرەوەی هەرێمی کوردستانیش دێت، لە خوار و ناوەڕاستی عراق دێن، هەندێکیشیان تەنانەت لە دەرەوەی عراقش دێن. ئەمساڵ ئەو جۆرە گەشتیارانە لەو ناوچەی هەن؟ بەڵێ ساڵانی ڕابردوو هەو بۆ ئەم ساڵش ڕێژەکەی زیادی کردووە. جگە لە گەشتیارانی ناخۆ هەرێم و عێراق گەشتیاری دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیشمان دێ کە خەڵکی کوێت دێ، خەڵکی ئیمارات دێ، خەڵکی ئەزنەبی دێ، وڵاتانی ئەوروپی دێ، هەموو زۆرە گەشتیارێک لە ڕۆژە گەشتیاریەکان دەبینرێت.
بەدەر لە گەشتیاری هەندێکیان لەو کەسانە دێن کە بۆ سەرکێشی سەر بەفر دێن بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی ئەو ناوچەیە کە بەرزترین چیای هەر عێراق کەوتۆتە باڵەکایەتی بەرزترین تافگا لە عێراق کەوتۆتە باڵەکایەتی وێ ڕای ئەوەی لە 4 فەسڵی ساڵ بەفر لەو ناوچەیە بوونی هەیە ئەو جۆرە گەشتیارانش هەن لەو ناوچەیە بە دڵنیاییەوە ئێمە وەکو گەشت و گوزار ساڵانە فیستیڤاڵی بەفرمان هەم بووە لە وەرزستاندا ئەم ساڵیش ساڵی ڕابردوش بەهۆی کۆڕۆنا نەمانتوانیم و ئامادەکاریەکمان بۆ کردبوو کە هۆی هەڵدانی کۆڕۆنا سەر هەڵدانی کۆڕۆنا نەمانتوانی ئەم فیستیڤاڵ بکەن بەڵام ئینشاڵڵا ئەو ساڵ لە پلانمایە زستانان لە وەرزستانە ئەو چالاکیە بکەین و زۆرترین گەشتیاری ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕابکێشین بۆ باڵەکایەتی و لە وەرزستانە بتوانین گەشتیاری زستانە زیاد بکەین و بە دڵنیاییەوە لە وەرزستانە جگەلەوەی کە ئێمە چالاکی ئەەکەین و فیستیڤال ئەەکەین بەڵام کۆمەڵێک گروپاتی شاخەوانی و فۆتۆگرافەر و دێن بۆ باڵەکایەتی بۆ سەرچێشیکردن و بۆ وەرگرتنی جەوەکی خۆش لە ناو بەفردا بە خۆت ئاماژت پێکرد نزیک چل پرۆژەی گەشتاری لە باڵەکایەتی بوونی هەیە هەمویان هی کەرتی تایبەتن تا ئێستا شوێن پێنجەی حکوومەت لە پرۆژە خزمەت گوزاریەکان نییە حکوومەت لە ئایندە چ پلانێکی هەیە بۆ گەشت و گوزار لە باڵەکایەتی لە ساڵیان ڕابردووە هەوڵ هەبووە هەمانجی لەگەڵ کەرتی تایبەتە لە چاکنی ڕێگاوبانە خزمەت گوزاریە ئەم ساڵیش بەردەوام هەوڵەکانیش بەردەوام حکوومەت ئەوێ لە ڕێی کەرتی تایبەتەوە پرۆژە گەشتیاریەکان بکرێن و هەمانجیش بکە لەگەڵ کەرتی تایبەت و هاوکاریشیان بێت بەڵام بەهۆی سەرهەڵدانی کێشەی دارایی و قەیرانی ئابووری تا ئێستا نەتوانراوە بەشێک لە گرفتەکان چارەسەر بکرێت بەڵام لە هەوڵیشدان بە بەردەوامی لە هەوڵدان بۆی بتوانین خزمەتگوزاری گەشتیاریەکان دابینکەین و هاوکاری کەرتی تایبەت بین ئەو پرۆژانەی کراون لە ڕێگەی کەرتی تایبەتە کراون بەس حکوومەتیش دیفاعی لێکردون و هاوکاریان بۆ ئێمەش لێرەش وە بەردەوام هاوکاری کەرتی تایبەتە بین لۆی باشترین پرۆژە لە ناوچەی باڵەکایەتی بکرێت و پرۆژی استراتیژی بکرێت بتواندرێت زۆرترین گەشتیار لە خۆی بگرێت سەرۆکی دەستەی گەشت و گوزار کاتێک سەردانی باڵەکایەتی کرد بڕیاری ئەوە درا کە کۆربەندێکی گەشتیاری لەو ناوچەیە بکرێت کەی دیاریکراوە بۆ کۆربەندە مەبەست لە کۆربەندەکە چیە ئێمە لە کۆربەندەکە لەگەڵ قامیت و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر لەگەڵ جانابی بەڕێوەبەری گشتیمان لەگەڵ سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم لە هەوڵدام لۆی بتوانین لە وەرزستانیشە گەشتاری زستانە بێن وە بەشێک لە گرفتە گەشتیاریەکانی ناوچەکە چارەسەر بکەن لە ڕێگای ئەو کۆربەندەوە بەڵام کە نەکرا هۆکاری سەر هەڵدانی کۆڕۆنا بوو دووبارە بەڵام لە ئێستاوەش بەردەوام لە هەوڵدان لۆی بتوانین ئەم کۆربەندە بکەیان ئەم کۆنفرانسە بکەیان هەر بابەتێک بلۆی چارەسەری ئەو گرفتانە بکەین و بتوانین گەشتیاری دەرەوەی هەرێمی ناوڕاست خواری عراق زیاد بکەن لێرە و چکە زستانان گەشتار کەم ئەمێنێتەوە لە منتیقەی باڵەکایەتی بەڵام دەتوانم بڵێم لە وەرزی هاوین و بەهاردا تۆڵەی زستانە شکاتەوە ئێستا گەشتار ئەوەندە زۆرە لە ناوچەی ئێمە لە هەوڵداین کە شوێنی بۆ دابین بکەن بەڵام خۆشبەختان بەشێک لە ئەو خەڵکانی کە خاوەن باغن یان خانیان هەیەیان شوێنیان هەیە لە ناو باغکان دەیدەن بە گەشتیار ئەمە شوا دەکا کە شوێنیمانەوە زیاد بکرێت لۆ گەشتیارە تا ئێستا بربەست یان ئەو گرفتانی هاتوونە بەردەم گەشتیاری لە باڵەکایەتی چی ئەو بربەستان لە بەردە هیچ بربەستێک نییە وەکو بربەست لە بەردەم کەرتی گەشت و گوزار تەنها ئەوەی کۆڕۆنا بربەست بووە کە نەتواندراوە گەشتیار بێ و ڕێگری کرا لەبەر مەسەلەی کۆڕۆنا و سەردانی کۆڕۆنا باری تەندروستی گەشتیاران و هاوڵاتیان ئەگەر نابەربەست هیچ بربەستێک نییە منتیقەکە کراوەیە بەڕووی گەشتیاران توانن بە حەزی خۆیان بەدڵی خۆیان شوێنێک لە باڵەکایەتی هەڵبژێرن سەردانی بکەن و بمێنەوە ئێمەش وەکو تیمەکانی گەشت و گوزار لە ڕۆژانی جەژن سەردانی شوێنە گەشتیاریەکان و سەردانی ئەو شوێنانە ئەەکەین کە گەشتیار ڕوتی ئەگە هاوینە هەوارن کە پرۆژەی گەشتیاری نەگومە بۆ نمونە پڕژەمان هەیە کە ئێستا تونێڵی بەفری لەیە لە ڕێی گەشت و گوزارەوە نەفەر دابینکراوە بۆ ئەم شوێنە هەم لە مەسەلەی پاخکانی ژینگەی شوێنەکەەوە سەلامەتی گەشتیاران ئاگادارکردنەوەی گەشتیاران لە مەترسیەکانی بەفر ساڵانە وەک خۆت ئامادەکەی ئاماژت پێکرد 50,000 گەشتیار دێتەوە ناوچەیە بوونی 50,000 گەشتیار لە ناوچەیەکی ئەوە بێگومان پاشماوەی زۆری هەیە کە بەجێ دێڵێ ئایا مانەوەی ئەو پاشماوانە کە بەشێک لە گەشتیاران بەداخەوە لە هەندێک شوێنی فڕێدا کە سیمای شارستانی یان جوانی ئەو ناوچێتێکەدا ئەو گرفتانت تا چەند لە بەردەمە توانیتان کۆنتترۆلی ئەو دۆخە بکەن ئێمە کێشەی پاشماوەی گەشتیاران زبل و خەشاک هێلان لە شوێنە گەشتیاریەکان لەبەرەوەی پێشتر کە کۆمپانیا حەقی کردووە شوێنە گەشتیارەکان داخل نەکراوە بەڵام لە ئەم ساڵ لە عقدی نوێیە تەواوی شوێنە گەشتیارەکان و گوندەکانی دەوروبەری داخلی ئەوە کراوە و حەقدا ئەکرێتن بەڵام کۆمپانیای پاپاگروپ هاوکاریشمان بووە لە پاکردنەوەی وا لە ڕێگای ژینگە دۆستانیش هەوڵدراوە شوێنانە پا بکرێن و خەڵکی ناوچەکەش لە هەوڵداوە بەڵام ئەمەشمانەی ئەوە نییە تەواوی شوێنە گەشتیاریەکان پاکران بەڵام دەبێ گەشتیاران هەست بەوە بکەن کە سنووری ئێمە فراوانە سنوورێکی شاخاویە شوێن هەیە ئۆتۆمبیل پێی ناگا کارمەندی پاکردنەوەی
پاپاگروپ پێی ناگا پێویستە ئەو پاشماوانیان لەو شوێنان جێنێڵن و بێن بۆ شوێنێکی نزیکتر لۆی بتوانین کارمەندانی کۆمپانیا پاش بکەنەوە. تو وەک بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان داواکارێت لەو گەشتیارانە چیەکە دێنە باڵەکایەتی؟ داواکارین لە گەشتیارانە خۆیان بپارێزن لە ڕووداوی سروشتی کە ئاڵێن ڕووبار و بەفر و ئەوانە دووەمیشان پاخڕاگرتنی شوێنە گەشتیاریەکانە وەهاوینە هەوارەکانە ئەو شوێنە سروشتیانەیە و داوان لە ئەکەین پاقانی ئەم شوێنان ڕابگرن و وەلەهبوونی هەر سەر پێچێک لە نرخ و لە استقلالکردنە ئاگاداری تیمەکانی گەشت و گوزار بکەنەوە ئێمە لە خزمەتیاندا بن. وەک دوا پرسیارم لە ئایندەدا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ لە پلانی هەیە پرۆژەی گەشتیاری استراتیژی لەو ناوچەیە بیکات بە تایبەتی کە ناوچەیەکە ئەخوازرێ زۆرترین پرۆژەی گەشتیاری و سەرنجی گەشتیاران بەو ناوچە ڕابکێشن؟ کۆمەڵێک شوێنمان هەیە لە ماستەر پلانە چیای هەڵگۆر درایتەوە بەرهێنان و ئەو شوێنانە کە سێ شوێنن چیای هەڵگۆردا دۆڵی ڕووستا و لۆفەکانی ئازادی لای حەزومەران بەڵام چاوەڕێ و بەرهێنەکەن حکومەت تەواو و هاوکاری و بەرهێنەکە ئەگەر بێ پرۆژە بکە لە ناوچەکە. هەڵگۆرد محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران چۆمان کە لەگەڵ ئێمە بووی بەڵێ هاوکار هێوی ئەوەی باسمان کرد ئەو زانیاران بوو کە لە گەشت و گوزاری چۆمان وەرماگر بەدەر لەوەش لە کە شوێ بڵێن سنووری کارکردنی ئێمە کە قەزای ڕەواندوز و قەزای سۆرانیشە لەوێش بەپێی و ئامارانی کە هەن ژمارەیەکی زۆری گەشتیار بە بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو بەو ڕێژێن نەبووە کە تەواوی شوێنە گەشتیاریەکان لەلایەن بڵێن گەشتیارانەوە چەند ڕۆژێک پێش دەژن هەمویان گیراون و تەواوی شوێنەکانی تر کە تەنیانە سەیرانگەیە هۆتێلە مۆتێلە هەمویان گیراون و بەدەر لەوەش لە بازاڕەکان تەنانەت ئەو شوێنانی کە چێشتخانە یان خواردنی ئامادە ئەکا ئەو بڵێن شوێنانەش تەواو ئەو دوو ڕۆژەی کە لە جەژن بووینە بەپێی ئەو ئامارانێک کە گەشت و گوزار داویەتی لەوێش داواکاری زۆریان هەبووە تەنانەت کارمەندیان زیاد کردووە ئەمەوە کات کە هانی ئەو خەڵکانە بدا کە لە ئایندەشدا بڕیارە پرۆژەی گەشتیاری لە ناوچەکە جێبەجێ بکەن بە تایبەتی وەک ئاماژشمان پێکرد باڵەکایەتی بە بەراورد لەگەڵ هەموو ناوچەکانی تر ئەوەیە کە تا ئێستا کە گەشتیار دێ دەتوانێت بە ئۆتۆمبیلی خۆی بگاتە ئەو شوێنی کە بەفری لێە بە لەوانەیە لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان ئەوە نەتوانی دەست بخات ئەمە یەکێکە لە جیاوازیەکانی باڵەکایەتی کە ژمارەیەکی زۆری گەشتیاران سەردانیەکەوە لەگەڵ ئەوەشدا بەرزترین تافگە کە بۆتە جێگای سەرنجی گەشتیاران لێرە ئەویش هەمان ناوچەکەتان زۆر خۆش ئازانی سەردانیکەری زۆرەوە بەڵام دوای ئەم ڕاستەوخۆی خۆچیەکەیت وەڵای منیش وەکو هەموو هاوڵاتی و خەڵکانی کە لێرە نا بڕیارە لە جەژن میوانمان هاتووە و ئەچین سەردانی شوێنە گەشتیارەکانەکەین و دوای ئامادەکردنی ئەو کارانەی کە پێویستە بۆ دەستگای میدیای کورسات لە ئامادەکردنی راپۆرتی گەشتیاری دواتر ئێمەش وەک هەموو هاوڵاتیانی ئەو ناوچەکانی دێن ئەچینە گەشت. دەست خۆش بێ ئیسماعیل لە ساغ بێ ئیسماعیل عوسمان لە چۆمانەوە لەگەڵمانای لەو دەڤەرە دڵڕفێن و ناوچە گەشتیارە جوانەوە